لەم تەوەرەیە باز لە گرنگی خستنە سەرکاری دەرچوانی بەشە کشتتوکاڵەکانەکەین دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان هاوشێوەی بەشەکانی دیکە و کەزانین کە ساڵانە چەندین خوێندکارمان هەیە ئەو بەشە تەواوەکەن بەڵام وەک بەشەکانی دیکە کە هەلی کاری گونجاویان نییە خود ناخرێنە سەرکار ئەمانە بزانین تا چەند گرنگە کە دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان بکەونە سەرکاری خۆیان یاخود وەزارەتی کشتتوکاڵ چۆن نتوانێت سوود لەو کەسانە وەربگرێکە بەشی کشتتوکاڵیان تاوا کردووە بۆ بەستە میوانداری زۆر بەڕێز هەرێم سدیقمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی لقی سینەمانی سندیکەی هونەریە کشتتوکاڵەکان و ڕاستەوخۆ لە ئەستۆدیبانی کورسادنیوسەوە لەگەڵماندان کاک هەرێم سلااو لە بەدبانی باش سلااو لە جەناویشتان سواز بۆ شاشە ڕەنگینەکەی کورسانویست کە هەمیشە پێشنگ بۆ لە خەمخۆری لە کردی کشت و کاڵ بە تایبەتی دووبارە سپاسی جەناویشتان دەکەم سواز بۆ ئامادەبوونت کاکەرە مەگەر هەر سەرەتا لە سندیکاکەەوە دەست پێ بکەین بەشێکی گورت باستمان لە سندیکاکە بۆ بکە سندیکاکە چییە و کەی دامەزراوە دەستان خۆش بێ سندیکەی هونەریە کشت و کاڵیەکان لە ساڵی 1994ەوە لە دووە ڕاپەڕین دروست بووە سندیکاکە سەرەتا لە سنووری داری سلێمانی لەقی سلێمانی و دەستەی باڵاژ لە سلێمانی پێگاتووە دواتر لەگەڵ یەکگرتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 2000 سندیکەی هونەری کشت و کاڵیەکان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حیزب و لایەنەکانی تر پێکهێنراون و لە هەشت ئەندامی دەستەی کارگەڕی پێکدێت وەکو هەیکەلی سندیکا لەگەڵ خەزنەدارێک کە سندیکاکەی ئێمە بەرەیە واتە نوێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستان لە دەستی کارگەڕی 4 ئەندامن و نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لە دەستی کارگەڕی 4 ئەندامن بە شێوەیەکی گشتی ئەمە هەیکەلی سندیکاکەیە و لێپرساوی لقەکەش لەلایەن ئەو کەسانەوە دیاری دەکرێت کە کادری پێشکەوتووی لایەنی پەیوەندیدار وەکو حیزبە باڵادەستەکانی هەرێمی کوردستان. بەڵێ کاکەرێم لە هەموو شار و ناوچەجاوازەکان نوێنەرتان هەیە لقتان هەیە بەڵێ ئێمە وەکو لقەکانمان کەم کردوتەوە بەڵام نوێنەرایەتیمان هەیە بۆ لقی سلێمانی لقێکی کارایە وەکو سندیکەی هونەرە کشت و کاڵیەکان سەرجەم کار و چالاکیەکانی لەناو سلێمانی و نوێنەرایەتیشمان هەیە لە ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و لە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و لە قەزا و ناحیەکانیش ئێمە نوێنەری خۆمان دیاری کردوە لە سەرجەم قەزا و ناحیەکان لە پارێزگای هەڵەمجەش لە ئیدارە سەربەخۆکان تەنانەت بارەگاشمان هەیە وەکو بارەگەی سندیکەی هونەرە کشت و کاڵیەکان بۆی کە ئەو دەرچوانی ئەو بەشانە شوێنێکە بێ ڕووی تێ بکەن و کەسێکە بێ نوێنەرایەتیان بکە و زمان حاڵی ئەو کەسانە بێ کە دەرچوی ئامادەی کشت و کاڵی و پەیمانگەی تەکنیکی کشت و کاڵی. باشە کاکەرێم ئاماژەت بۆ کردکە ماوەیەکی زۆرای خۆ ساڵانێکی زۆرە سندیکاکەتان دامەزراوە لەو کاتەوە کە دامەزراوە تا ئێستا تا چەند هاوکاری ئەو خوێندکارانە بوون کە دەرچوی بەشە کشت و کاڵەکان یاخۆ کار و چالاکیەکانتان زیاتر لە خۆی لە چیا بینیوەتەوە؟ بەڵێ هەر وشەی سندیکا بۆ داکۆکیکردنە لە مافی ئەندامەکانی کە لای ئێمە لە سندیکان دەرچوانی ئامادەی کشت و کاڵی دەرچوانی پەیمانگەی تەکنیکی کشت و کاڵین کە پێشووتریش باسم کرد ئەم دەرچوانە ڕاستەوخۆ کە بەشە کشت و کاڵەکانیان تەواو کرد ئەبنە ئەندامی سندیکەی هونەرە کشت و کاڵەکان سندیکاش بە مافی خۆی دەزانێت و مافی ئەو دەرچوانەشە کە داکۆکیان لێ بکرێت ئێمەش وەکو لقی سلێمانی من لەگەڵ دەست بەکاربوونمە هەمیشە ئەوم کردوتە پێشەنگ کە دەرچوێکی زۆری کشت و کاڵیمان هەیە ئێمە زیاتر لە 6,000 ئەنداممان هەیە کە لە ئێستادا هەر دانەمەزراون ناویشیان لای ئێمە تۆمارە وەکو ئەندامی کارای سندیکەی هونەرە کشت و کاڵەکان وە پێناسیشان هەیە و هەشە پێناسی نییە بە جیاوازی بیر و ڕا یعنی ئێمە هەر کەسێک کە بڕوانامەکەی کشت و کاڵی بێت مافی خۆمانی دەزانین کە داکۆکیان لێ بکەین و درێخیشمان نەکردووە بە شایدی ئەو کەسانی کە ئێستا خراونەتە سەر ئیش یاخود بە هەوڵ و ماندووبوونی سندیکاکەی ئێمە ئەزانن کە لەگەڵ بەیاننامە و لەگەڵ ڕێنمایی کشت و کاڵی و لەگەڵ بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵا هەمیشە لەسەر خەت بووین بۆی کە زۆرترین دەرفەتی کار بڕەقسێ بۆم توێژە گرنگە. بەڵێ کاکەرێم هەندێک جا وەزارەتی کشت و کاڵی هەرێم هەلی کار ڕاگەێنێت ئایا ئەوە شمولی ئەوە ئەکات؟ بەڵێ خودی جەنابی وەزیر لەم کابینەیە بێگەرخان دەرفەتێکی زۆر باشی بۆ دەرچوانی کشت و کاڵی ڕەقسان کە ئێمە بە زەروری ئەزانین باسی بکەین و لەبەر چاوی بگرین کە زیاتر لە 4,072 کەس خولیشیاندنیان بۆ کرایەوە و بەشی زۆری بەر پارێزگای سلێمانی کەوت ئەم خولەشیاندنا بۆ ماوەی هەفتەیەک بوو لە ساڵی پارە و دەرچوانی کشت و کاڵی بە ئامادەی و بە پەیمانگەی تەکنیکی کشت و کاڵی و بە خوێندکارانی
کۆلێژی کشت و کاڵیش تێدا سوودمەند بوون و ڕاستەوە خۆ لە یاساکەدا هاتووەکە ئەو کەسانی کە بەشداری خولیشیان دنیان کردووە دەرچووی ئەم بەشە کشت و کاڵیانن بتوانن هەلی کاریان بۆ بڕەخسێت لە ڕێی ئەو پرۆژە استراتیژیانەیان ئەو پرۆژە گەورە و بچووکانەی کە لە هەرێمی کوردستاندا خاوەنداریەتیان بۆ کەرتی تایبەیان کەرتی گشتی دەگەڕێتەوە ئەو کەسانی کە دانە مەزراون بتوانن بە موچەیەکی لانی کەم لە 350,000 کەمتر نەبێ و ئەو کەسانەش ممارەسەی بڕوانامەکانی خۆیان بکەن واتە ناکرێت کەسێک دەرچووی پەیمانگای تەکنیکی کشت و کاڵی بێت بەڵام لە شوێنێکی تر ئیش بکات کە هیچ ڕەبتێکی بە بڕوانامەکەیەوە نەبێ هەم ئەو کاتە سوودمەند نابێت لە بڕوانامەکەی هەم هەستیژەکە ئەو ساڵانەی کە خوێندوێتی لە بواری کشت و کاڵا وردە وردە بەزایە دەڕوات بۆیە خۆشبەختانە خودی وەزارەت و ڕاوێژکاران لە وەزارەت درێخیان نەکردووە لەوەی کە دەرچوانی بەشە کشت و کاڵەکان بکەنە سەر کار و وەزیفە بەڵام با ئەوەشم لەبیر نەچێت کە هەندێک بڕگەی تیا بوو لە بەرژەوەندی دەرچوانی پەیمانگەی تەکنیکی و دەرچوانی ئامادەی کشت و کاڵی نەبوو کە ئیشەڵا ئەگەر دەرفەت هەبێت لە بەرنامەکەیە بە تێروتەسەلی باسی دەکەین کە ئێمە احترازێکمان گرت و یاداشتێکمان پێشکرد بە وەزارەت کردووە لە ئێستادا چاوەڕی ئەو وەڵامی باشە کاتە کاکەرە مەگەر هەر باز لەوە بکەین یاسای ژمارە 4 ساڵی 2022 کە تایبەتە بە هەلی کار بۆ دەرچوانی بەشە کشت و کاڵەکان ئەم یاسایە چیە و ئەمە لە بەرژەوەندی ئێوە بوو؟ بەڵێ ئەم یاسایە خۆی لە چەندین خاڵی جەوهەری گرنگ دەبینیەوە یاساکە بۆ ئەو کەسانە بوو کە هەلی کاریان بۆ بڕەخسێت لە بواری کشت و کاڵیدا بەڵام زیاتر وەکو ئێمە درکمان پێکرده بوو زیاتر لە بەرژەوەندی خوێندکارانی ئەندازیارە کشت و کاڵیەکان بوو کە ئەوانی سندیکەی خۆیان هەیە سندیکەی ئەندازیارە کشت و کاڵەکان لە قی سلێمانی کاتوانە بڵێم ئەوانش لەقێکی زیتون و خزمەتی توێژەکانی خۆیان دەکەن بەڵام ئێمە کە درکمان بەوە کرد مجموعەیە خاڵی جەوهەری پشتگوێ خراببوو بۆ دەرچوانی ئامادەی و پەیمانگاکان ئێمە هەستین یاداشتێکی دوو خاڵیمان پێشکەش بە وەزارەت کرد بە خۆشبەختانەوە لەلایەن برای بەڕێزم کاک ڕزگار حەمەد خدر کە ڕاوێژکاری یەکەمە لە وەزارەتی کشت و کاڵ یاداشتەکەی ئێمە گەیانە جەنابی وەزیر و جەنابی وەزیر هەر بە زووی هاتە سەرخەت پێش ئەوەی کە هەفتەی داهاتوو سەفەرێک بکات ئێمە ڕوونکردنەوەیەکی لە پەیجی تایبەتی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو یاد کە لەگەڵ گەڕانەوەی داولێ ئێستادا ئیش لەوە سەر ئەوە دەکات کە ئەو یاسایە هەندێک بڕگەی کە ئەتوانێت وەزارەتی کشت و کاڵ گۆڕانکاری تیا بکات و لەوانەیە یاساکە لە ئێستادا نەتوانێت سەر لەبەری هەموار بکرێتەوە لەبەر ئەوەی کە پێویستی بە پەرلەمان و پێویستی بەوەیە کە کۆدەنگی بۆ بکرێت لەناو پەرلەمانی کوردستان کە ئێستا خۆشمان نەزانین حکوومەتەکە لە ئێستادا کاربەڕەکەرە و پەرلەمانیش بە شێوەیەکی کاتی هەڵپەسێراوە لەبەرەوە وەزیر وعدی پێداوین لە ڕێگەی ڕاوێژکارەکانی خۆیەوە بۆی کە هەرچی زووە ئەو ڕێنمایانەی کە ئەتوانێت سەلاحیەتی وەزیرە بە ڕێنمایی دەری بکە ئاسانکاری بۆ توێژە خوێندکارانەی ئێمە بکات کە دەرچووی ئەو بەشە کشت و کاڵیانن کە جێگەی ئومێدێکی زۆر باشە ئینشاڵڵا. بەڵێ کاکارێم بەڕاست جێگری سەرۆکوەزیرانی هەرێم کەرتی کشت و کاڵ و گەشت و گوزاری تێکەڵ کردووە. ئەمە چه خزمەتێک بەو کارتە ئەگەێنێت؟ خزمەتێکی زۆر گەورە ئەگەێنێت کاریگەریەکانی دەرەنجامەکانی بەڵێ کاریگەری زۆر گەوری ئەبێت وە هەست ئەەکەین بەوەی کە جەنابی کاقوبات لە دووە ئەوەی کە چەند ساڵێک پێش ئێستات پرۆژەی گەنج و کشت و کاڵی ڕاگەیان کە پرۆژەیەکی زۆر بەپێز بوو وە کۆمەڵێک هەلی کاری زۆر ڕەخسان بۆ ئەو خوێندکارە دەرچوانەی کە ئەو بەشە کشت و کاڵیانیان تەواو کردووە لە ئێستاش داوەکو جەنابتان فەرمووتان کە هەر پرۆژێک کاقوبادا جێگەی دەستخۆشیە ئەو دوو کەرتە گرنگی بە یەکتر گەیاندووە ئێستا کۆمەڵی حەقلی زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان کە جووتیارە نمونەیەەکە کێڵگەکەی خۆی کردووە بە بازاڕێکی هەم گەشت و گوزار ڕووی تێدەکات هەم ئەو کەسانی کە دێن بەرهەمە ناوخۆیەکان دەکڕن بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ دەکەنەوە لە ناو حەق لە کشت و کاڵەکاندا دەیکڕن کە هەم کەشتارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان و لەو حەق لە تایبەتانە دەکات هەمیش لە پاڵ ئەوەدا کۆمەڵێک گەنج خراونەتە سەر ئیش کە ئەگەر پرۆژەی گەشت و گوزار نەبێت لەگەڵ کشت و کاڵاتێک هەڵ نەکرێت ئەم کەسانە ناتوانن سونبەن بن و بۆ شێوە گشتیە لەسەر ئیشەکانی خۆیان بەردەوام بن. باشکاتە کاکەرم لەکوی هەموو ئەوانەی کە باست کرێتوانین بڵێن کە وەزارەتی کشت و کاڵ چۆن دەتوانێت سوود لە توانای دەرچوانی بەشە کشت و کاڵەکان وەربگرێت بە تایبەت لە ڕێگەی ئەو پرۆژە و هەروە ئەو توێژینە زانستیانی کە لە زانکۆ پەیمانگاکانیشا پێشکەشیەکەن.
بەڵێ وەزارەتی کشت و کاڵ وەکو عەرزم کردی ئەم کابینەیە ڕاستی درێخی نەکردوەلەوەی کە هەم بەرهەمی ناوخۆی ڕوو لە زیادبوونە هەم ئەتوانین بڵین کۆمەڵی پێداویستی کشت و کاڵی هەیە کە لە ئێستادا نەک بەشی ناوخۆی تەواوی هەرێمی کوردستان دەکات دەتانەت لێشی هەناردەی وڵاتانی دەوروبەریش دەکرێت جێگەی دەستخۆشیە و وەکو پرسیارەکەی جەنابیشتان بەڵێ زۆر دەرفەتی ڕەقساندوو و زۆر لە توانای خوێندکار کە پێشتر لە سەرەتای بەرنامەکەی باسم کرد ئەگەر ئیشێکی تری بکردایە ممارەسەی بڕوانامەکەی خۆی نەدەکرد و وردە وردە ئەو بەهرەیە کە تیای بوو لە کشت و کاڵدا بەرەو لە ناوچوون دەچوو بەڵام ئێستا خۆشبەختانە هەم وەزارەت توانیویەتی کە سوول لە توانای دەرچۆ کشت و کاڵیەکان ببینێت هەمیش سندیکاکان بە ئەرک و مافی خۆیان بینیوە کە داکۆکی لێ بکەن چە ئەو کەسانەی کە لە پێشووتر لە کەرتی گشتیا دامەزراون تاعین بوون چە ئەو کەسانەی کە دەرچوی بەشە کشت و کاڵەکان و دانەمەزراون زیاتر دەرفەت بدرێ بەوانە کە مەشتەلی خۆیان هەبێ کە مەکتەب زەراعیەکان بکەنەوە و بتوانن لە پرۆژەی گاوداری و لەو پرۆژە گرنگانەی کە کێلگەڵ پەلەوەریەکان خزمەت بکەن و توانای بڕوانامەکەی خۆیان تێدا وەرچارخانێکی گەورەتری تێدا بکەن. باشەکەواتە دەتوانین بڵێن کە حکوومەت وەک پێویست ئاوڕی لە خوێندکارانی دەرچووی بەشە کشت و کاڵەکانیەوەتەوە؟ ساڵانی پێشوو ئەتوانم بڵێم زۆر پشتگوێ کرابوو و هەندێک بەشی زۆر گرنگمان هەبوو لە پەیمانگا کشت و کاڵەکان بەرەو لە ناوچوون دەچوون یاخود ئەو بەشانە کە بەشی گرنگ و استراتیژین خوێندکار ڕووی تێنە ئەکرد بەڵام خۆشبەختانە ئێستا لەبەر ئەوەی وەزارەت مشهور هاتۆتە سەرخەت و مشهورخۆری تەواوەتی دەرچوانی کشت و کاڵیە ئێستا خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینین کە پەیمانگا کشت و کاڵەکان بەشی زیاتری تێدا دەکرێتەوە و خوێندکار زیاتر ڕووی تێدەکات وای لێ هاتووە کە هەندێک خوێندکار ئەتوانێت بە پارەش بخوێنە یعنی ئارەزوومەندی بۆ کشت و کاڵ بەو شێوەیە و ئەزانێ هەلیکاری بۆ ئەڕەخسێت و ئەزانێ هەندێک پرۆژەی گەورە و بچووک شمولی ئەکات بۆیە خۆشبەختانە کەوتووەتە سەر سکەی خۆی بۆی کە زۆرترین کەس بەشی کشت و کاڵی بخوێنێت و لەو بەشەشدا تەواوی بکات و تەقەڕوج بکات. بەڵێ کاکەرم تۆزە پێشەسا باسی بەرهەمی ناوخۆی و جوتیاری نمونەیت کرد. لە ئێستادا حکوومەتی هەرێم وەزارەتی کشت و کاڵ بایەق بە بەرهەمی ناوخۆییات بە تایبەت هەناردەکردن لێردا مەبەستم ئاستی هەناردەکردن لە ئێستاە لە چ ڕەوشێکە ئاسی هەناردەکردن شکر بەخوا زۆر باشە ئێمە لە وەرزی پێگەیاندنی میوەکان بە تایبەتی لە وەرزی هاویندا دەبینین کە سنووری قەزای پێنجوێن دەشتێکی زۆر بەپیت و بەرەکەتی هەیە زۆرترین بەرهەمەکانی ناوخۆی وەرزی هاوینەی پڕ کردوێتەوە لەگەڵ ئەوەشدا کە هەندێک بەرهەمی زۆر دیار هەیە وەکو پەتاتە کە هەناردەی وڵاتانی دەوروبەر دەکرێت و لەگەڵ ئەوەشدا وەرزەکانی هاوین تەماتە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بە جۆرێک دەفرۆشێت کە لە خواستی ئەو خەڵکانەدایە کە بەکاری دێنن واتە کورتەی پوختەی قسەکە ئەوەیە کە وەزارەتی کشت و کاڵ لە ڕێی بەرهەمە ناوخۆیەکانەوە توانوێتی خاڵی زۆر باش گرنگ بنێت و بەرەو پێشەوە بچین بۆی کە بەرهەمە ناوخۆیەکانیان هەم بازاڕی ساختکردنەوەیان بۆ بکات هەمیش لەگەڵ ئەوەدا کە هەلی کاری زیاتریشان بۆ بڕەخسێنێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەرەم سدیق سەرۆکی لقی سلێمانی سندیکای هونەری کشت و کاڵەکان سپاس بۆی کەمپانیا لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین سپاس دەکەین. زۆر سپاس بۆ جەنابی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ.